بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. 23 ڕۆژی جیهانی کتێبە، بەو بۆنەیەوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی هەموو کتێب دۆستان و خوێنەران و نووسەرانی کوردستان دەکەین. ئومێدەوارین ئەم ڕۆژە و ئەمیادە ببێتە هۆی ئاشتبوونەوە و دەست لە ملانکردنی دووبارەی خوێنەر و کتێب و بە شێوەیەکی تایبەتی بگەڕێینەوە بۆ ئەو گەنجینە بە بایەخەی کە نێوی کتێبە. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و بایەخی کتێب، ڕۆڵی کتێب لە ژیانی ئێمەدا و چۆن بتوانین خۆمان و خوێنەر لەگەڵ کتێبدا ئاش بکەینەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەڵکەوت عەبدوڵڵا نووسەر و ڕووناکبیر. مامۆستاگیان زۆر بەخێربێی بۆ بەرنامی باس و خواست. سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتەی کە پیرۆزبایی ئەمیادەشت لێەکەن. پیرۆزبایی لە جەنابیشت و لە هەموو خوێنەرانی کوردستان و کتێب دۆستان پیرۆز بێ. زۆر سپاس خوا بەخێربێی. مامۆستاگیان سەرتا پێم خۆشە لەو پرسیارەوە بچینە نێو باسەکەمان کە بزانین کتێب چییە و کتێب چه بایەخێکی بۆ ئێمە هەیە. ئێمە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کتێبەکەینەوە، ینی کتێب کەواتە گەورەی و پلە و مەکانێکی لای ئێمە هەیە. پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئەو بزانم. بێگومان کتێب ئەگەر ئێمە لە ڕوانگەیەکی ڕووناکبیریەوە سەیریکەین، سەرچاوەیەکی گرنگە بۆ مرۆڤ، بۆ بەدەستهێنانی زانیاری، بۆ بەدەستهێنانی هۆشمەندی، بۆ بەدەستهێنانی جوانناسی، بۆ بەدەستهێنانی هەموو ئەو کەرەستانی کەوا مرۆڤ لە ژیانی تایبەتی خۆیدا پێویستی پێیانە. واتە ئەتوانین بڵێن کتێب ئامرازێکە لە ئامرازەکانی شادبوونی مرۆڤی کورد بە هەموو ئەو دیدگا و بۆ چوونە ناوخۆیی و دەرەکیانی کەوا سوودی هەمە جۆریان بۆ مرۆڤ دەبێت. و کتێب بە حکمی ئەوەی سەرچاوەکانیان جیاوازن و سەرچاوەی پێداویستیەکانی مرۆڤیش جیاوازن، بۆیە هەر مرۆڤە بەپێی ئەو حەز و خواستەی کە هەیەی، بەپێی ئەو پێداویستیانی کە هەیەی، پەنا بەو سەرچاوانە دەبات کە بە باشیان دەزانێ و دەزانێت سوودبەخشن بۆ ئەو ساتەوەختەی ئەوی تێدا دەژی، یاخود بۆ ساتەوەختی داهاتوو ئەگەر بێت و کتێبەکە پەیوەندی بە خوێندن و بەدەستێنانی ئەکادیمیەوە هەبێت. بەڵێ مامۆستاگیان، کاتێک مرۆڤەکان لە کۆمەڵگەیان نامۆ ئەکرێنەوە یا فەیلسوفەکان نووسەرەکان شار بە دەرەکرێن، نامۆ ئەکرێن، تاکە شتێکەوە کۆڵێ دەردەدڵی خۆیانی تیاکەن، تاکە شتێکەوە ئەم بورکانەی ناخیان یام ئەم نهێنیانەی ناخیانی پێیەکە شەڤەکەن و پێنووسنەوە کتێبەکانن. بۆچی کتێب ئەم بایەخەی هەیە کە بتوانێ ناخی مرۆڤ، مێشکی مرۆڤ، بیرکردنەوە یادگەی مرۆڤ وەکو ئەڵێ بەرجەستە بکە و لە تاکێکەوە بیگوازێتەوە بۆ هەموو کۆمەڵگە. فەیلسوفەکان بەر لەوەی شار بەدەر بکرێن، بەر لەوەی سزا بدرێن، بەر لەوەی تەنانەت لە ناویش ببرێن، شتیان نووسیوە وەشیان وەرجێڕاوە. ئەو شتانەی ئەوان نووسیویانە بریتی بووە لە دیدگای ئەوان بۆ جیهان، بۆ گەردوون، بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، بۆ پەیوەندیە سیاسەکانی ناو کۆمەڵگە، و لە ئاستێکیشدا بریتی بۆ لە ڕەخنەگرتن لە بیرکردنەوەی باو، ڕەخنەگرتن لە نەمەتی باوی کارکردنی سیاسی کۆمەڵایەتی فەرهەنگی ئێمە. و بە حکمیەوەی دەسەڵاتداران لە دنیادا هەستیان کردووە بایەخی ئەم جۆرە کەرەستەیە چەندە و مەترسی چەندە بۆ هۆشمەندی و هوشیاربوونەوەی خەڵک، لەبەر ئەوە بووە کە ڕویان کردوەتە شاربەدەرکردنی فەیلسوفان و لە ناوبردنیان و تەنانەت بەر لە قۆناغێکی دیاریکراودا دروستکردنی گومان بەسەر سەریانەوە، یعنی گومانی ئەوەی ئەمانە هەڵەن، گومانی ئەوەی ئەمانە لە دین هەڵگەڕاونەتەوە، گومان لەوانەی کە لە ئایدۆلۆجیای باوی کۆمەڵگە لایەن داوە. واتە قۆناغەکە لە پێشا بریتی بۆ لە بیرکردنەوەی فەیلسوف یاخو بیریارەکان، جابریتی بۆ لە دەربڕینی تێڕوانینەکانیان کە بەشێکی زۆری تێڕوانینێکی ڕەخنەگرانە بۆ قۆناغی خۆیان، و دیدگایەک بۆ داهاتوو بنیادنانی ژیانێکی باشتر لەو قۆناغی کە ئەوانی تێدا ژیاون. واتە لەم ڕوانگەیەوە ئەم دیدگایە کاریگەری بەسەر مرۆڤەکانەوە دەبێ، بە تایبەتی ئەو مرۆڤانی کە لەوانەیە وەکو بیریار و فەیلسوف و ڕووناکبیران خاوەنی ئەو کەرەستانە نەبن کە بەهۆیەوە
چاکی و خراپی دۆخە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکان بزانن و بتوانن وەڵامیان هەبێ بۆ بەشێ لەو گرفتانە. بۆیە پەنایان بردۆتە بەرچێ پەنایان بردۆتە بەر ئەو کەسانەی کە توانیویانە لەو لێکدانەوە و شرۆڤەکردانەدا شتێکیان پێشکەشکەن کە بە سوودە بۆ ئەو قۆناغی ئەوان یاخۆ بۆ داهاتووی ئەوان. بڵێ مامۆستا پێدوان نییە وەکو ئەڵێ دەستەوەستانی چەک و هێزە سەربازیەکان لە ڕیشە دەرهێنان و لە بندەرهێنانی ستەمکار و ئاغاکان وای کردووە کە بۆ نمونە کتێبێک بتوانێ ستەمکارێ خەو لە ستەمکارێ بڕزێنێ. ینی ئەم هێزە کاریگەری کتێب بۆچی ئەگەڕێتەوە کە بۆ نمونە ئەوەی لێی ئەترسێن هێزی سەربازینێ بگرە نووسەر و کتێب و کتێبخانەکانە. سەیرەکەی کاتێک سوپایەکیش ئەچێ وڵاتێ داگیر دەکات تاکە شتێک کە تیرۆری ئەکا یا لە ناوێ با یا نووسەرەکان یا کتێبخانەکانن. خۆی لە ڕاستی ئەگەرێمە بگەڕێنەوە بۆ سەردەمەکانی دەسەڵاتدارێتی فەڕەنسا و بەریتانیا و ئەوەی کە سەردەمی کۆنپیانەوتن کۆلۆنیالیزم و ئیمپریالیزم، ئەوانە کە دەچون وڵاتانیان داگیرەکرد بە تایبەتی فەڕەنسا هەوڵی دەدا یەکەمین شت زمان و کولتورەکەیان لەناوبەرێ بۆ ئەوەی بە تەواوەتی بتوانێت ئەو کۆمەڵگەیە دەستەمۆ بکە. بیر کاریگەریەکەی بۆ مەترسیدارە بۆ دەسەڵاتدار و کاریگەریەکی زیاتر لە چەکی هەیە لەبەرەوەی بیر هۆشمەندی دروست دەکا کە هۆشمەندی دروست کرد جۆرێ لە دیدگای هاوبەش لە نێوان خەڵکی کۆمەڵگەیەکە دروست دەکا کە ئەم تێڕوانینە هاوبەشە دروست بوو ئەبێتە بزوێنەرێکی فکری سەقافی بۆ ئەو خەڵکە کە بتوانن پێکەوە چارەیەک بۆ ڕۆژگارەکەی خۆیان بدۆزنەوە و بتوانن لە بەرامبەر ستەمکاران خراپەکاریەکانیان گەندەڵیەکانیان دیکتاتۆریەتیان پەیوەندیە دەرەکی و ناخۆیەکانیان لە ڕێگەی خوێندنەوە و کتێبەوە دەتوانن بەمانە شاد بن. واتە مرۆڤێک ئەگە چەکیش هەڵگرێ خاوەنی دیدگایەکی دیاریکراو نەبێت تەنانەت ئەگەر لەسەر مافێکی ڕەواژ بێ ئەوی پێی دەوترێ شەڕکردن لەسەر مافێکی حەقانی کۆمەڵگەیەک ئەگەر خاوەن هوشیاریەک نەبێت کە سەرچاوەکەی کتێب و بیرکردنەوەی فەیلسوفان و بیریارانە لەوانەیە ئەو شەڕە زیاتر شەڕێک بێ هەم تەمەنی کورد بێ و هەم بە ئامانجەکانی خۆی نەگا لەبەرەوەی بۆ خۆی شەڕیش پێویستی بە پلاندانان هەیە پێویستی بە نەخشی استراتیجی و تەکتیکی هەیە ئەمەش بۆ خۆی هەربێت لەکوێوە سەرچاوە بگرێ لە سەرچاوی لەو کتێبانەوە بگرێت کە پەیوەندی بە و بوارە جۆر بە جۆرانەوە هەیە. بەڵێ مامۆستا گەزانین بە درێژایی مێژوو هەر لە نووسین و هەڵواسینی گرێبەست و عەقد و ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان دوو دەوڵەتیان دوو حیزبیان دوو هۆزی چاخە کۆنەکانی مرۆڤ هەتا وەکو ئێستا کە پێشکەوتنی تەکنەلۆژیا کتێبخانەکان زۆربوونی کتێب وای کردووە کە کتێب بایەخێکی زۆری لای مرۆڤ بێ مرۆڤ گرنگیەکی زۆر بە کتێبدا ئەم بایەخ و گرنگیە لە چیەوە سەرچاوی گرتووە کە مرۆڤ هەمیشە بە بایەخ و بە گرنگی و بە شتێکی باش سەیری کتێبەکە. مرۆڤ بۆ خۆی بە تەنیا لەوانەیە نەگا بە هەموو ئەو وەڵامانەی کەوە ئەو بە دوایەنە دەگەڕێ لە هەموو بوارە جۆر بە جۆرەکانە بۆیە مرۆڤ پێویستی بە کتێب هەیە لە بوارە جۆر بە جۆرەکان بۆی بتوانن بەرچاوڕوونی کەن بۆی بتوانن زانینی بدەنێ زانستی بدەنێ هۆشمەندی هەمەلایەنی بدەنێ. مرۆڤ بە تاقیتەنیا وەکو تاکێک کە کاتێ تەنانەت لە کاتێکیش کە لەدایک دەبێ ئەچێتە قوتابخانە و وردە ئەچێتە سەرەوە تا ئاسیزان کۆکان لە ڕێگەی کتێبەوە پەروەردە دەکرێت بە هەموو ئەو زانست و زانیاریانە ئاشنا دەکرێت کە پێویستن بۆ داهاتووی ئەو لە بواری ئەکادیمیا یاخود لە بواری کۆمەڵگەییدا. بۆیە کتێب بۆ خۆی بایەخێکی زۆری هەیە بەڵام بەداخەوە من وا هەست دەکەم لە سەردەمی جیهانگیریدا واتە لە سەردەمی بە تایبەتی زاڵبوونی تەکنەلۆجیای زانیاریدا لەگەڵ زۆربوونی کتێبە لەگەڵ زۆربوونی ئامرازەکانی بەرهەمهێنانی باشی کتێبدا مەسەرەن بۆ نمونە جاران ئەگەر لە چاپخانەیەکدا بیان توانایە لە هەفتەیەکە مەسەن 1000 کتێب ئامادە بکەن ئێستا ئامێری وا هەیە لەم سەرەوە بە کۆمپیوتەر ئەمری دەدەیتێ لەو سەرەوە لە ماوەی سەعاتێکە 50,000 بۆ دەرەکە واتە ئێمە چەند لە ڕووی تەکنەلۆجیەوە چوینەتە پێشەوە و زۆربوون سەرچاوەکانی کتێبمان زۆر بوون تەنانەت لە ناو ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا سەرچاوی کتێب بە PDF و بە شێوەی دیجیتال زۆر بوون بەڵام خوێندنەوەی مرۆڤی ئێمە کەم بووە یعنی بەراورد بە زۆربوونی کتێب خوێندنەوەمان پێشکەوتنی کتێب خوێندنەوەی ئێمە و گرنگی ئێمە بۆ کتێب پەک خستووە پەکی خستۆ بە شێوەیە ئەگەر ئێمە بچینە جاران
ئەگەر لە شارێکی وەکو ئەم سلێمانیە وەربگەیان لە هەرێمی کوردستانە لە سەردەمی خۆیان ئەگەر کتێبێ دەرچوایە کە بە تیراجی 500 دانە دەرەچوو ئەو 500 دانەیە کە دەفرۆشا خەڵک عوداڵی ئەوەی بوو چۆن بتوانێت بەدەستی بێنێ بیخوێنێتەوە بەڵام ئێستا بەس بڕۆ ئەو کتێبخانانی کە لە سلێمانیە کتێبخانەی بەناوبانگن بۆ نمونە لە هەولێریش تەماشا دەکەی بە هەزارەها کتێبی تێدایە بە زمانی کوردی بەڵام بڕۆ بزانە ژمارەی ئەو کەسانی کە بایەق بە خوێندنەوەی کتێبەدەن چەندە اینجا ژمارەی ئەو کەسانی کە بایەق بە ڕشتە جۆر بە جۆرەکانی خوێندنەوە دەدا نەک بە تاقە ڕشتێک مەسەن تەماشاکەین لە قۆناغێکدا ئێستا ئەم قۆناغە سەیریکەین تەماشاکەین خوێندنەوەی ڕۆمان زاڵە بەسەر هەموو خوێندنەوەکانی تردا لە کاتێکدا مرۆڤ هەر بە تاقی تەنیا پێویستی بە ئەدەبیات و فەنتازیای ئەدەبی نییە بەڵکو پێویستی بە بناغە فکری و فەلسەفیەکانی تریش هەیە بۆ لێکدانەوەی ژیانی خۆی و کۆمەڵگەکەی و بیرکردنەوە لە داهاتوو هۆکاری چییە مرۆڤ وەکو جەناب دەفەرمووی زیاتر هانا بۆ شتی ئەدەبیات و ڕۆمانە بە ئایا هی ئەوەیە زمانێکی سادە و خێرای هەیە یام هۆکاری چییە کە خوێنەری ئێمە خوێنەری کورد هێندەی عوداڵی ڕۆمان و ئەدەبیاتە کەمتر بەلای فکر و فەلسەفە و سیاست و مێژوو ئەو شتانە ئاچێ مرۆڤی ئێمە لە کوردستان لە ژێر فشارێکی زۆرایە ینی مرۆڤ کاتێ دەکەوێتە ژێر فشارەوە فشاری ئابووری فشاری دەرونی فشانی کۆمەڵایەتی سیاسی ئەمە بۆ خۆی لەلایەکی ترەوە کاتێ هیواکانی دەرفەتی سیاسی بە کوێرە ڕێگە دەگا واتە خەڵک بێهیوا دەبێ لە چارەسەرکردنی سیاسی بێهیوا دەبێت لەوەی کە سیاسەتمەداران بتوانن لە کوردستانە ڕووناکیەک پەنجەرەیەکی بەڕووی ئیمڕۆی و داهاتوە بکەنەوە خەڵکەکە بۆ ئەوی بتوانێت هەناسەیە بدا بۆ ئەوی بتوانێت لە ژێر و فشارە جۆرێ دەرباز بێ و بۆ ئەوەی ناڕزاییش دەربڕێ بە شێوەیەکی تر بەرامبەر بە واقعی سیاسی ئابووری ئەم وڵاتی ئێمە پەنا دەباتە بە ڕۆمان واتە ڕۆمان بۆ خۆی کە من ناوم هێنا خوانەخواسە هیوادارم بینەرانی بەڕێز بەوە تێنەگەن کەوا من بێبایەخی دەکەم بەڵام لەبەرەوەی ڕۆمان بۆ خۆی گرنگە ینی بۆ گەشەپێدانی فەنتازیا و بیرکردنەوەی جوانناسی مرۆڤ مەبەستم ئەوەیە کە لە کۆمەڵگەی ئێمەدا لە نەتیجەی ئەو فشارە زۆرانە مرۆڤی ئێمە کەمتر ئەچێ بەلای کتێبی سیاسیە بەراورد بە 10 ساڵ لەمەوە پێش مرۆڤی ئێمە کەمتر دەچێ بەلای کتێبی ئابووریە بە هەمان ماوە بۆ لەبەر ئەوەی تقریبەن ئەوەندە بەڵێنی پێدراوە ئەوەندە داهاتووی بە شێوەی گەشت بۆ نیشان دراوە و پێی نەگەیشتووە بۆیە چی بووە تر ینی ئەو بێبەڵێنیە و ئەو ڕەشبینەی کە لە تایدا دروست بووە گەڕاندوێتەوە لە ئاستی خەباتی کۆمەڵگەیی دەستە جەمعی بۆ ژیانی تاکە کەسی یعنی واتە مرۆڤەکان دەبری ئەوەی بەشێ بێت لە مانۆرێکی گەورەتری کۆمەڵایەتی هاتووە چۆتە گۆشەگیری خۆیەوە ئەڵێ بەلای کەمەوە ئەگەر من گۆڕانکاری سیاسیم پێ ناکرێ بەلای کەمەوە ئەگەر ناتوانم بەرەنگاری بمەوە ئیمڕۆ لەبەرەوەی زەمینەی دەستە جەمعی جارێ لەبار نییە با من بگەڕێمەوە بۆ ئارامی دەرونی خۆم ڕاستە ماوەسەگیان زۆر قسە لەبارەی کتێبەوە کرێ بۆ منە گوتێ باشترین هاوڕێیە یا گەوهرێکی بایەخداری ئەسەروەتێکی نەبراوەیە ئەم قسەیە ئەم بە تەنها ئەم تێڕوانینە بۆ کتێب بەسە ئەی قسەی نوێ لەبارەی کتێبەوە چییە؟ لە ڕاستیە ئەمە ئەگەر بڵێن ئێمە کتێب هاوڕێی مرۆڤ و هەمیشە سوود بەخشە ئەمە تێڕوانینێکی یەکلایەنەیە چونکە وەکو چۆن تۆ ئەگەر چەقۆ بگری بەدەستەوە چەقۆ ئەتوانی میوەشی پێ لەتکەی دەتوانی سەوزە و با بڵێن پێداویستیەکانی پێ لەتکەی بەڵام ئەتوانی مرۆڤیشی پێ بکوژی کتێبیش هەمان شێوەیە هەموو کتێبێک هاوڕێی مرۆڤ نییە کتێب هەیە دوژمنی مرۆڤە ئەو کتێبانەی کە مرۆڤ وا لێ دەکەن دەمارگیر بێ ئەو وای لێ دەکەن توندڕەو بێ وای لێ دەکەن کە خەڵکانی بەرامبەر ڕەت کاتەوە زەربیان بەسەرا بێنێ وا دەکەن میلەتێکی دیاریکرا و کەم بایەخ کا خۆی باڵا دەست بکە ئەم جۆرە کتێبانە کە هەنوو ژمارەشیان کەم نییە بۆ یعنی ئەمەگەر سەیری دیاردەی داعش بکەین لە کۆمەڵگەی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بەر لەوەی داعش بە چەک دروست بێ داعش لە ناو کتێبەکانەوە هاتووە لەو جۆرە تەفسیرانەوە هاتووە بۆ ئاەتەکانی قورئان و حەدیث کە بە ئاراستەی توندڕەویە دەڕوە واتە من پێم وایە ئەو کتێبە هاوڕێی مرۆڤە کە دەتوانێت دەرگای خۆناسینی بۆ بکاتەوە وای لێ دەکات دەرگای ئەویترناسینی بۆ دەکاتەوە وای لێ دەکا لێبوردە بێ وای لێ دەکا هەڵکردن لەگەڵ ئەوی تردا قبول بکە هەموو کەسێک قبول دەکا وەکو هەیە نەک بەو شێوەیە کە خۆی حەزی پێ دەکا واتە ئەم جۆرە کتێبە هاوڕێی مرۆڤە من پێم وایە کتێب ئەگەر من بڵێ پێناسەیەکی سادەی بۆ بکەم
بریتە لەو پەنجەرەیە یاخود لەو دەرگایەی کە بەڕووی جیهان و بەڕووی کۆمەڵگەکەتە دەکرێتەوە بەڕووی دەرەوە بکرێتەوە بۆ جیهان یا بەڕووی ناوەوەتە بۆچکە هەندێک کتێب هەیە یارمەتی دەدا تۆ ئەو پەنجەرەیە بەرەو ڕووی ناوەوەی خۆت بکەیت واتە خۆت بناسی گەورەترین گرفت لە کۆمەڵگەکانی ئێمەدا ئەوەندەی ئەوی تر دەناسین ئەوەندە خۆمان ناناسین و کاتێک خۆشمان دەناسین بە شێوەیەکی وەهمی بە شێوەیەکی خەیاڵاوی خۆمان دەناسین بۆیە کتێب پەنجەرەیە و دەشێت دەرگاش بێ بۆڵێن پەنجەرەیانی لە کاتێکا کەم دەکرێتەوە بەڵام دەشێت دەرگایە دەواازەیەکی گەورەش بێ بەڕووی هەموو دنیادا بمان کاتەوە وەوامان لێ بکە دیدگایەکی زۆر لەمەی ئێستا فراوانترمان هەبێ هەم بۆ خۆمان هەم بۆ بەرامبەرەکەمان اینجا بەرامبەرەکەمان هاوڕەگەزی خۆمان بێ لە نەتەوەیەکە یا بریتی بێ لە نەتەوەکانی دیکەش مامۆستا جەنابەت فەرمووت کە زۆر جار کتێب هەموو کتێبێ باشترین هاوڕێ نییە بۆ مرۆڤ ئەگونجێر کتێبێ ببێتە خراپترین هاوڕێ بۆ مرۆڤێ یان بەرەو توندڕەوی و بەرەو کوشتن و بەرەو ژیان بێزاری و حتا مادەی هۆشبەر ئەم شتانەی بە ئێمە چۆن خۆمان لەم هاوڕێ خراپ بارێزین خۆی خوێندنەوەی کتێب هونەرە و بۆ ئەوەی ئێمە وامان لێبێ خۆمان جارێک کتێب خوێنینەوە پێویستیمان بە کولتوری خوێندنەوە هەیە بەداخەوە ئێمە لە کۆمەڵگەی کوردستانە کولتوری خوێندنەوەمان نییە کولتوری خوێندنەوە خۆی بۆ خۆی چییە و لەکوێوە سەرچاوە دەگرێت کولتوری خوێندنەوە لە خێزانەوە دەست پێکا کاتێک کە مرۆڤ لە دایک دەبێ وردە وردە چاو دەکاتەوە بزانێ ئایا لەناو ئەو خێزانەیە دایکی باوکی خوشکێکی گەورەتر لە خۆی برایەکی گەورەتر لە خۆی شتێکی بەدەستەوەیە کە جیاوازە ڕوێنەی تایە نووسینی تێدایە دوایەوە چێتە ئاسی باخچی ساوایان اینجا قوتابخانەکان ئەبێ وەکو وڵاتانی پێشکەوتو کولتوری خوێندنەوە لە خێزانەوە دەست پێکە لە قوتابخانەکانە گەشەی پێدەدرێ و وای لێ دەکرێت کتێب و خوێندنەوە دەکرێتە بەشێکی گرنگ لە ژیان یعنی خوێندنەوە شتێکی لاوەکی نییە وڵاتانی پێشکەوتو چونکە ئەم کولتوریان تیا دروست بووە تەماشا بکە بڕۆ وڵاتێکی پێشکەوتو لە ناو شەمەنەفەرا سوار بە لە ناو پاسی ناوشارە سوار بە تەماشا دەکەی 180 سەری ئاوا شۆر کردوتەوە بەسەر شتێکە دەخوێنێتەوە ئەوانەی کە سەریان شۆڕنێ بەسەر کتێبە دیقەت بدەی من بۆ خۆم 7 ساڵ لە دانیمارک ژیاوم بریتین لەو کەسانی کە ئەسڵ خەڵکی ئەو شوێنانە نین و لە ڕۆژهەڵاتەوە هاتوون ینی ئەوانە ناخوێنەوە ینی بە دەگمەن ئەخوێنەوە لە ناو با بڵێن شەمەنەفەرەوە ئەو کولتورە وا دەکا ئێمە کە کتێبمان خۆش بێ ئەو کولتورە وا دەکا کە ئێمە بایەق بە کتێب بدەین ئەگەر لەبەرەوەی ئێمە ئەو کولتورەمان نییە تەماشا دەکەین هەڵبژاردنیشمان بۆ کتێب هەڵبژاردنێکی دروست نییە لە هوەری خوێندنەوە تێنەگەیشتوین کە کولتورەکە دروست بێ ئەو فێر دەکاڵێ بۆی تۆ کتێبێک هەڵبژێری پێویستە کورتەیەک لەسەر کتێبەکە بخوێنیتەوە بەلایکەم پشتی کتێبەکە بخوێنیتەوە بزانی ناوەڕۆکی کتێبەکە چییە اینجا دوای ئەوە قوڵ کەڕەتێ بە خێرایی خوێنیتەوە کەڕەتێکی تر ورد ئەچی کتێبەکە ئەخوێنیتەوە ئەمە جاری وا هەیە ئەگەر تۆ ڕێنماییکەری کولتوریت نەبوو بێ لە کولتورەکەی خۆتا لەوانەیە کەسێکی نامۆ کە توندڕەوە کتێبێکت بداتێ دوو کتێبت بداتێ وردە وردە عقلت بە ئاراستەیەکا بەرێ کەوا تۆ ڕەتی بەرامبەر بکەیتەوە و ڕەتی جیاوازەکان بکەیتەوە بەڵام ئەگەر تۆ هاوڕێیەک یا کەسێکی باش تووشت ببێ لەوانەیە دەرگاکانت بۆ ئەو پەنجەرە و دەرگاکانت وها بۆ بکاتەوە کە بتوانێت سوودێکی باش لە کتێب وەربگری بۆیە گەنجی ئێمە بە تایبەتیەوەی تازە دەزەداتە کتێب خوێندنەوە هیچ بەلایەوە عیب نەبێ من بۆ خۆم یەکێ بووم لەوانە لە سەردەمی گەنجێتیا تەمەنم 15-16 ساڵ بووە لە خەڵکی لەسەر و خۆم پرسیوە کە کتێبخانەی هەبووە لە ماڵەوە هاوتومە دەشێ ڕێنمایم بکەی چۆن دەست بە خوێندنەوە بکەم چ کتێبێ پێویستە بۆی بیخوێنمەوە و دوایەوە چوومەتەوە گفتوگۆی لەگەڵا کردوم وردە تا ماوەیە خۆم فێر بووم اینجا ڕوون کردوتە ئەوەی کە خۆم کتێبەکان بۆ خۆم هەڵبژێرم کتێب خوێندنەوەش نابێت بۆ لاف و گەزاڤلێدان و پاڵەوان بازی بێ حەز ناکەی ئەم لاف و گەزاڤلێدانە لە کۆمەڵگەی ئێمەیە ڕەواجی زۆرە ینی بۆ نمونە خوێنەری ئێمە بە شێوەیەکی گشتینە بەڵام هەستەکەی خوێنەری ئێمە هەندێکیان ئەوەندەی حەزەکەن بۆ منە دەیان کتێب بخوێننەوە کە هەر ئەوا وەکو لاپەڕە هەڵدانەوە بێ ئەوەندە بەدوی ئەوە داناگەڕێن کە کانزا و گەنجینەکانی نێو ئەم کتێبە هەڵگرن بۆ منە یەکێکی وەکو عەباس عەقاد کە یەکێکە لە بیریارە گەورەکانی عەرەبە فەرمێت خوێندنەوەی دوو جاری کتێبێک باشترە لە خوێندنەوەی دوو کتێب ینی جەنابیش داماژت بەوە کرد کە یەکەم جار بە شێوەیەکی خێرابی خوێنیتەوە اینجا دواتر بە وردی بچیتەوە تایە ینی کەواتە بۆ قسەی جەنابەت بێ مرۆڤ هەتا لە کتێبە زیاتر بخوێنێتەوە نهێنی و شتی زۆرتری بۆ دەرەکەوێت
من پێم وایە گەنج ئێمە خۆشمان هەروە بووین ینی بۆی کە ئەمڕۆ با بڵێن ڕەخنەیەک ئاڕاستی گەنجەکانی ئەمڕۆ دەکەین دەشێ ئێمە لە قۆناغێکە ئێمە خۆشمان بەسەریا تێپەڕی بین کاتێک گەنج بووین کۆمەڵە برادەرێ بووین حەزمان لە خوێندنەوە بوو دائیمەن پێشبڕکێمان بوو لە خوێندنەوەی کتێبە لە قۆناغێکە ینی دادەنیشتین مەسەرەن من لەم مانگەیە وەڵاوە 3 کتێبم خوێنەوەتەوە بەس کە داهاتینە سەر گفتوگۆ لەسەر کتێبەکان زۆر بەمان ئەوانی کە ئەو پێشبڕکێمانە کرد زۆر بە کتێبەکان ئاشنا نەبووین تا بتوانین گفتوگۆی بە قوڵی لەسەر بکەین بە تایبەتی لە کاتێکە ئەو خەوشەی خۆمان بۆ دەرەکەو کە بەر یەکێکە کەوتوین لە تەمەن لە ئێمە بەرزتر بوو لە خوێندنەوەیە لە ئێمە شارەزاتر بوو ئەو کاتە بۆمان دەرەکەو کە ئێمە ئەو کتێبە ڕاستە خوێنمانەوە ڕاستە لەو مانگە 4 کتێبمان خوێنەوەتەوە بەڵام وەکو عقادوتێتی بە نرخی یەک کتێب شتێکمان لێوە نەگرتووە بۆیە گرنگ نییە ئێمە چەند کتێبە خوێنینەوە لە مانگێکە گرنگ ئەوەیە چەند سوود لەو کتێبانە وەرەگرین بۆ ژیانی خۆمان بۆ ژیانی کۆمەڵگەکەمان ئەجینا ئەگەر بێت و ئێمە بە 100 کتێب خوێنینەوە سوودی چییە و ئەم دیاردەیە ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەمە بۆتە دیاردە ئێستا دیاردەیە شتێک هەیە لە کۆمەڵگەی کوردەواری و لە ڕۆژهەڵاتیشە پێی دەوترێ ڕواڵەتکاری ڕووناکبیری تەستیح الثەقافە ئەوە نییە یانی شتەکان لەبەر ئەوەی ئەو هەموو زانیاریە زۆرە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان هێرشەکەنە سەرسەرمان وای لێ هاتەوە فێری چیان کردوین فێری شتی کورتیان کردوین مەسەرەن بۆ نمونە ئەو شتەی ئەنووسێ نابێت لە 100 زۆرتر بێ ئەگە تۆ شتێ بنووسی 200 بێ کەس نایخوێنێتەوە بەڵام ئەگە 3 دێڕبێ خەڵگەی خوێنێتەوە بە حکمی عادە بە حکمی دووبارەبوونەوەی ئەم دیاردەیە وای لێ هاتۆ خەڵکی ئێمە حەزی لە خوێندنەوەی کتێبی درێژ نییە حەزی لە شتی کورتە باشە ئەمە بۆ هەندێشت دەگونجێت مەسەن دەشێ شعر کورد بێ دەشێ بۆ نمونە چیرۆکێک کورد بێ بەڵام تۆ ناتوانانی بافەتێکی فکری سەقافی فەلسەفی بە شتێکی کورد پێشکەشکەی لەبەر خاتریەوەی خەڵکەکە لێت تێگا بۆیە یەکێ لەو دەردانی گەنجەکانمانە بێ وریابن بەرامبەری کە خۆیان لەم ڕواڵەتکاری ڕووناکبیری و خوێندنەوەی ڕزگار بکەن بۆ ئەوەی بتوانن بچنە ناو قوڵایی کتێبەوە و هەوڵ بدەن ئەو کتێبانە هەڵبژێرن کە حەزی لێ دەکەن نەک ئەو کتێبانی بەسەریانە دەسەپێنرێ چکە شتێت تۆ حەزی لێ نەکەی بە سەپاندن بێ ئەو کاتە تۆشی خوێنیتەوە بەڵام سوودی لێوەرناگری واتە خولیایەک بێ ئەنجامی بیرکردنەوە بێ بۆ شتێ ئەنجامی پرسیارێ بێت تۆ بە دوای وەڵامەکەیە دەگەڕی دەچی لە ئەنجامی ئەوە دەخوێنیتەوە یا ئەنجامی ئەوەیە ئاسوودەیی دەرونی ئەدەی بەخۆت خوێندنەوەی شعر بۆ نمونە مرتاح دەکا وەکو چۆن کە گوێ لە مۆسیقا دەگری لە هەمان کاتیشە ئەشێ هەندێک لەو خوێندنەوانە ئەساسەن بۆ بەدەستێنانی وەڵامێک نەبێ بۆ چارەسەرکردنی کێشەیەکیش نەبێ بەقەدەرەوەی بۆ ئەوەیە تۆ بتانی ئاسوودەبی ئیسراحەتێ بکەیت بەڵێ مامۆستاگیان ئەگوترێ نووسەر لە نێو کتێبەکەیدا کۆمەڵێ ڕەمز و قفڵی داخرا و دەرگای داخرا و یان کۆمەڵێ نهێنی هەیە کە ئەوەی پێی پێ ئەبات و ئەی دۆزێتەوە بە دوایە ئەگەڕێ خوێنەرە خوێنەری ئێمە چۆن بچێتە نێو ئەم قوڵایی و کرۆکی کتێبەوە و ئەو نهێنیانەی کە نووسەر لە دووتوێ کتێبەکەی شاردونیەتەوە کەشفیان بکە و پێیان بزانێت سوودیان لێوەرگرێ لە ڕاستیە خۆی کتێب هەمە ڕەنگە هەندێک لەو کتێبانە دەشێ ئەم جۆرە گرەیی تێدابێ کەوا خوێنەر پێویستی پێی هەبێ بە دوایە بگەڕێ بە تایبەتی لە ناو ئەدەبیاتە بەڵام لە بواری فکر و فەلسەفەدا ئەوەندەی شتەکان بریتین لە کۆمەڵێ ئیشکالیەتی معریفە و فەلسەفە و فکر ئەوەندە بریتینێ لە گرێ ئەوەندە بریتینێ لە شتی شاراوە شتە شاراوەکان لە کۆمەڵگە دیکتاتۆریەکان ئاڕووەدا مەسەن لەو کۆمەلگانەیە کە دیموکراسی تێدا نییە نووسەران بۆ ئەوەی ڕاستەخۆ بەریەک کەوتنیان لەگەڵ دەسەڵاتان نەبێ و نەبێتە هۆی زیندانیکردن و ڕاوەدونان و ئەمانەیان هەندێک جار زمانی هێما بەکاردێنن یعنی زمانی ناڕاستەوخۆ بەکارێنن بۆ گەیاندنی پەیامەکانیان وەکو ئێمە لە سەردەمی بەحسا هەمان بوو ینی هەندێک لە نووسەرەکان پەنایان بەمە دەبرد بەڵام خوێنەری ئێمە پێویستی بەوە هەیە لە هەر بوارێکدا کە کتێب دەخوێنێتەوە کلیلەکانی ئەو بواری بەدەستەوە بێ مەسەن تۆ بۆ نمونە ئەچی لە بواری کۆمەڵناسی ئاش دەخوێنیتەوە تۆ ناتوانانی لەسەر کۆمەڵناسی یا لێکۆڵینەوەکانی کۆمەڵناسی یاخود سیاست یاخود فەلسەفە بخوێنیتەوە ئەگەر کلیلەکانی ئەم بوارەت پێ نەبێ هەروەکو چۆن تۆ ئەچی فێری ئۆتۆمۆبیل دەبی ینی بەر لەوەی ئۆتۆمبیل لێخوڕی ئەبێ زانستی ئۆتۆمبیل لێخوڕین بەدەست بێنی یا بەر لەوەی ببی بە پیشەکارێک لە بوارێکی دیاریکراوە مەسەرەن دارتاشی ئەبێ بزانی چۆن چەکوش بەکارێنی مشار بەکاردێنی لە بواری خوێندنەوە ینی ئەبێ
ئەو کەسە هەوڵ بدا کەرەستەکانی ئەو بوارەی بەدەستەوە بێ ئەگەر بێت و کەرەستەکانی بەدەستەوە نەبێ لەوانەیە ئەگە بیشی خوێنێتەوە لی تێنەگا مەسەن کەسێک لە کۆمەڵناسیە تۆزێک کلیلەکانی بەدەستەوە نەبێ بابەتێ بخوێنێتەوە لەوانەیە قرس بێ بۆی سەخت بێ بۆی پێویستی بە کەسێکە بێ هاوکاری بکە لە بواری سیاست و هەموو بوارەکانی شاوایە بۆیە خوێنەر هەوڵ بدا ئەمە پێی دەوترێت چی پێی دەوترێت زاراوەسازی بوارێکی دیاری کراو ئەوەی تێرمینۆلۆژی پێدەوترێت لە بە ئینگلیزی تۆ مەسەلەن نووسەرێ بخوێنیتەوە وەکو نێتشە مەسەن وەکو کانت ئەمە تێرمینۆلۆژی خۆیان هەیە بۆ ئەوەی لەمانە تێبگەی کلیلی هەیە ئەبێت تۆ ئەم کلیلانەوە بەدەستەوە بێ بۆ ئەوەی بتانی لەو نووسەرە تێبگەی ناکرێ بە کلیلی کەسێکی تر لە نووسینی کەسێکی تر تێبگەی ڕاستە مامۆساییان لە ئێستاە تاکی ئەمە تاکێکە هەڵگری بێتاقەتی و بێزاریەکە ینی ئەم قەیران و وەزع ناخۆشەی هەرێمی کوردستان بتەوێنێتەوە کاریگەریشی لەسەر خوێنەر وەکو تاکێکی ئەم وڵاتە هەیە لە ئێستاە کتێب دەتوانێت چی بۆ تاکی ئەمە بکە یان بۆ کتێب چی بە تاکی ئەمە دەبەخشێت لەم ڕۆژە مرۆڤ بۆ ئەوەی بەرەنگاری قەیران بێتەوە مرۆڤ بۆ ئەوەی بەرەنگاری گەندەڵی و ناعەدالەتی سیاسی ببێتەوە پێویستی بەوە هەیە هۆشمەندی هەبێ بۆ ئەوەی ئەو هۆشمەندیش بەدەستبێنێ پێویستی بە خوێندنەوە هەیە مرۆڤ ناتوانێت بە تووڕەبوون بچێتە سەر شەقامەکان عمودێ بشکێنێ دەرگای فەرمانگەیەک ئەوە نییە بسووتێنێ ینی ئەو تووڕەبوونی کە لە هەموو کۆمەلگەکانە هەبووە مرۆڤ بۆی بتوانێت گۆڕانکاری ڕیشەیی گۆرانکاری استراتیژی لە داهاتوە دروستکە پێویستی بە هۆشمەندیە ئەو هۆشمەندیش سەرچاوەکەی لە کتێبەوەیە و ئەو سەرچاوەیەش کە هەیبێ ئەبێ هەمەلایەن بێ مرۆڤ ناتوانێت لە هەموو گرفتەکانی کۆمەلگە تێبگا ئەگەر بێت و بە تاقی تەنیا یەک ڕشت بخوێنێتەوە بۆ لەبەرەوەی کێشەکانی ئێمە هەمەلایەنە ئێمە کێشەی دەرونیمانەیە کێشەی ئابووریمانەیە کێشەی سیاسیمانەیە کێشەی ناو هەرێمایەتیمان هەیە نێودەوڵەتیمان هەیە هەموو ئەم کێشانەمان هەیە بۆیە مرۆڤی ئێمە یەکەمین شت بە بڕوای من هەوڵ بدا لە خۆی تێبگا چونکە مرۆڤ پێویستی بۆ خوێندنەوە هەیە کەوای لێ دەکات لە خۆی تێبگا کە لە خۆی تێگەیش وەکو تاکێکی کۆمەلگا ئەتوانێت لە کۆمەلگەکەشی تێبگا کە توانی لە کۆمەلگەکە و گرفتەکانیشی تێبگا دەتوانێت ڕۆڵی هەبێ لە گۆڕانکاریە دەتوانێت ڕۆڵی هەبێت لە بنیادنانی کۆمەلگەکەی خۆیدا بۆیە سەرچاوی کتێب بۆ هەر کەسێ لە ئێمە بریتیە لەو کەرەستانەی کە پێویستە بەدەستی بێنین بۆ ئەوەی بژین بۆ ئەوەی گۆڕانکاری بکەین بۆ ئەوەی بەشداری لە گەشەپێدانی کۆمەلگای بکەین بەڵێ مامۆساییان پێشتر جەنابێت ئاماژەت بەوە کرد کە لە ساڵی هەشتاکان و هەفتاکان کاتێک هەفتەیەکە بۆمە 500 تیراژ لە کتێبێت چابە بوو خێرا دەکەوتە دەست خوێنەر خێران نەدەما لە بازار ئێستش کە ڕۆی بۆ ئەو کتێبخانانەی کە کتێبی کۆن ئەفرۆشن کاتێک کە کتێبێکی چاپەکانی هەفتا و شەستەکان و هەشتاکان هەڵەگری و سەیری پەڕەناسکە زەر تەڵگەڕاوەکان یەکەی چێژ و تامێکی زۆری وت پێ بەخشێ بۆچی لە ئێستاە جاران بۆ من نووسەرێکگەڵێ من پێم خۆش بوو ینی حەزمەکە لە دوو کۆڵان ئەو دیوتری ماڵی خۆمانەوە کتێبێک هەبێ بیخوێنمەوە بە دەستا دەست بیهێنم و هی کەسێ بیخوازم بەڵام لە ئێستاە ئەم هەموو کتێبخانەیە هەیە ئەم هەموو کتێبە چابەکرێ بە تیراژی زۆر ئەگەێنرێت هەموو شارەکانی کوردستان بەڵام سیرەکەی ئەو چێژ و تامەی نییە ئەو بایەخەی جارانی نیە هۆکارەکەی چیە ئەوەیە کە خوێنەرمان زۆر بووە یان کتێبەکان زۆر بوون و خوێنەرمان کەم بووەتەوە ئێمە هەم کتێبمان زۆر بووە هەم خوێنەریشمان زۆر بووە بەڵام بایەخدان بە کتێبمان وەکو جاران نییە من لە بەشێ لە قسەکانمە باسم کرد کە خەڵک لەبەر کۆمەڵێک گرفت یەکەم ئەگە سەیری قەیرانی دارایی بکەیت ڕاستە کتێب لە کتێبخانەکانە زۆرە بەڵام هەموو کەسێ ئەو ئیمکانێتە دارایی نییە کە بتوانێت لە مانگێکا دوو کتێب بکڕێت بە بڕوای من بۆ چونکە ئەگەر کەسێک مەعاشەکەی ئەمڕۆ بێتە 140 یا 150 ئەو مەعاشە لە بە پێی پێداویستیەکانی سێگۆشەی ماسلۆ بۆ پێداویستیە سەرەتایەکانی مرۆڤ بەکاردێ بۆ ئەوەی ماڵت هەبێ بۆ ئەوەی نانت هەبێ بۆ ئەوەی پێداویستە هەر سەرەکی و سەرەتایەکانی خۆت دابین بکەیت مەسەلەی خوێندنەوە لەوانەیە لە ئاستی سێم و چوارەمی ئەو سێگۆشەیە بێتە ئاراوە بۆیە لەوانەیە گرفتی دارایی یەکێ بێ لە هۆکارەکان هۆکارێکی تر لەوانەیە ئەو کولتورە لە ناو خەڵکی ئێمەدا لە قوتابخانەکانە دروست نەکراوە بە پێچەوانەوە لە قوتابخانەکانە وا لە تاکی ئێمە کراوە ڕقی لە خوێندنەوە بێ لەبەرەوەی سیستەمی پەروەردەکردنی ئێمە سیستەمی پێلەبەرکردنە تۆ کتێبێکە بۆ دانراوە ئەبێ لەبەریکەی کۆپیکەی
وەکو خۆی بتوانانی بچی لە تاقیکردنەوە بێڵێیتەوە و نمرەیەکی پێبێنی و بۆ نمرە بێنی بۆی بچی خوێن لێ تاواوکەی دوای تعین بی دوای ژن بێنی و ژیان دەست پێ بکەیت ینی ئەساسی ئامانجەکە ئامانجێکی زۆر تاکە کەسی تەسکە ینی ناچێتە ناو ئامانجێکی گەورەتری کۆمەلگایشەوە ئەمە هۆکارێکی ترە نەبوونی ئەو کولتورەوای کردووە کە خەڵک کەمتر حەزی لە خوێندنەوەیە خاڵێکی تر بەهۆی ئەو وەکوتم ئەو بەڕواڵەتکردنی ڕۆشنبیریەوە خەڵک لە سێتەلایەت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو شتێکی دەزەکەوێت بە تێڕوانینی خۆی بە تێڕوانینی خۆی لە ساتە وەختێکا بە هەزارەها زانیاری جۆر بە جۆر ئەدرێ بە گوێچکەیە بە تایبەتیوانی مۆبایلی زیرەکیشیان هەیە لە کاتێکە بە پیاسەش دەکەن بەردەوام تازەترین زانیاریان بۆ دێ ئەمە وا دەکات ئەتر ئەڵێ کتێب شتێکی سانەویە ینی کتێبم پێویست نییەتر من هەموو زانیاریەکان لە ڕێگەی ئینتەرنێت و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ڕێگەی ئەوێ تەلەڤیزیۆن و ئەم بەرنامانە بەدەستێنە متر چم داوە لە ئەمەش هۆکارێکی ترە هۆکارێکی تر بریتە لە کتێب بۆ خۆی کتێب لە کوردستانە بە تایبەتی کتێبی وەرجێڕا و گرفتی زۆرە ئێمە بەڕاستی کاتی ئەوە هاتووە ئێستا ئێمە تووشی وێرانەیەکی گەورە بووین لە بواری وەرجێڕاندا و ئەم وێرانەیە چی کردووە کاتی ئەوە هاتۆ جۆرە لە ڕقابەی ڕووناکبیریمان هەبێ سانسۆری ڕووناکبیری سانسۆر بەوانای ئەوە نە کابراایەکی نەفامی نەخوێنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری بێنێ کتێبەکە ئەو ئیجازەی پێ بداوەکو سەردەمی سەدام یان ئەگەربیری نەگونجا لەگەڵیان نە من لەگەڵ ئەو جۆرە لە سانسۆر نیم سانسۆر واتە ئەو کتێبەکە دەرەچێت جۆرێ لە ڕەخنەگرتن هەبێ جۆرێ لە گفتوگۆ هەبێ زمانی وا هەیە کتێبی وا هەیە لە بواری فکری و فەلسەفی وەرجێڕاوە باوەڕێ بێ بە دەلاپەڕەتی خوێنمەوە بە قەدەرێک لاپەڕەلی تێناگە بەداخەوە ئێستا بووە بە شتێکی بازرگانی ینی بۆ منە وەرگێڕێک لەگەڵ ڕێزمان بۆ هەموو وەرگێڕەکان بە جەنابیشتەوە بەڵام بۆ منە گەنجێکمانەی لەوە چێ بێ ئیشی سەری خواردبێ ئەچێتە لای چاپخانەی ئەڵێ من بۆم کتێبت بۆ وەرەگێڕم ینی بەڕاستی نەبوونی چێژ بۆ وەرگێڕان ینی لەوە چێ جەنابەت کە کتێبێ وەرەگێڕی دوو سێجا بۆ خۆت خوێندبێتەوە بە چێژەوە بەڵام ئەمە جیای لەوەی کە گەنجێک بەس بۆ پەیداکردنی کار و کەسا من پێم خۆشە و پرسیارە بکەم لە هەشتاکان و هەفتاکانە کاتێک کتێبە وەرگێڕاوەکانە بینین لە رووسیا و سەیرەکەی دکتۆر عەبدوڕەحمان و نازام حەمەی مەلاکەریم ئەم نووسەرە گەورانەی کورد سەیرەکەی لەگەڵ ڕەچاوکردنی زمان و خاڵبەندی کوردی چێژێکی زۆریشان لێ بینیوە بە بازرگانیکردنی کتێب پەیداکردنی پارە بەسەر کتێبەوە زۆربوونی کتێبخان تا چەند هۆکارە بۆمی کە ئەم کتێب ئەم چێژەی نەمێنێ و ئەوەش یەکێک بێ لە هۆکارەکانی لە سەردەمی هەفتا و هەشتاکان بە تایبەتی لە سەردەمی هەفتاکانە یەک دوو شت هەبوو لە لای نووسەرەکانی ئەو سەردەمە ئەگەر چی سەرچاوەکان و دەرفەتەکانی ئیشکردنیان کەمتر بوو لە سەردەمی ئێستای ئێمە لەو سەردەمەدا یەک دوو شت هەبوو یەک بەرپرسیارەتی ینی نووسەرێک یا وەرگێڕێ کەشتێکی بکردایە بە بەرپرسیارەتیەوەی کرد خاڵی دوو چاودێری بەسەرەوە بوو ڕەخنە بۆی وەستا بوو ئەگە تۆ شعرێکە بنووسایە شعرەکە شعر نەبووایە دەکەس لێ دەهاتە دەنگ و وەڵامیان نەدایتەوە لەم سەردەمەی ئێمەدا بە هەزارەها شت دەرەچێ دەکەس نییە دەنگی لەسەر بەرز کاتەوە بەرپرسیارەتی لای ئەو کەسە نیە کە وەرگێڕانەکە دەکا نووسینەوە بە هەر حاڵ ئەو کەسە خۆی لێ بەرپرسیارە هەڵەیە یا هەر شتێکە بەڵام من تاوانێکی گەورە دەکەم بۆ نمونە بێم فەیلسوفێک جا عەرەب بێ یا کورد بێ بە میلەتەکەمی بناسێنم بەڵام بە غەڵەت پێی بناسێنم چونکە لەوێدا من دوو خیانە دەکەم خیانەتێ لە میلەتەکەم لەبەرەوەی خوێنەرەکەم بە هەڵەیە دەبم دوو خیانەت لەو کەسە دەکەم کە نووسەرەکەیە واتە پەیامەکەی ئەوم نەگەیانەوە بۆیە لە بازاری ئێمەدا با بە بازرگان بێ خۆ لە لوبنان ئێستا کتێب بازرگانیە بەڵام لەوێ ئەو دوو مەرجە هەیە یەکەم بەرپرسیارەتی هەیە لەلایەن بڵێن دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەوە و دووهەم ڕەخنە و ڕەقیب هەیە بەسەر ئەو بەرهەمانی کە دەرەچێ بە ئاسانی تێناپەڕێ لەبەرەوە کتێبێک کە بە عەرەبی دەرەچێ وەرە بەس بڕۆ سەر سایتە کولتوریەکان نەک بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان تەماشا دەکەی مەسەلەن بورهان غلیون کتێبێ دەرەکا عەزمی بشارە کتێبێ دەرەکا مەحەممەد ئارگۆن کتێبێ دەرەکا دەکەس دێ خوێندنەوەی لەسەرەکە ڕخنەی لێ دەگرێ زیندوێتیەک لەوە هەیە بەڵام لە لای ئێمە ئەو زیندوێتی نییە بۆ لەبەر ئەوەی نەبەر پرسیارەتی هەیە نەڕقیب هەیە و ئەو کەسەش بێوێ ڕخنەیە بگرێ بەرامبەرەکەت بە شخصی وەریەگرێ ینی مەسا من بێم بڵم کاکی خۆم ئەم کتێبە وەرگێڕاوە ئەم وشانی کە تۆ یەکەم تۆ شارەزای زمانەکەی خۆت نیت دووەم شارەزای ئەو زمانەنی کتێبەکەی دێەوە وەرەگێڕی واتە شتەکە بە هەڵە ئەگەیەنی باشە کە بە هەڵە ئەگەیەنی من ئەمەوێ یارمەتیت بدەم و بۆ دڕاستکەمەوە باش نییە بۆ من بۆ خۆم هەرچی کتێبەکەم وەرگێڕابێ بەلای کەمەوە دامە بە 5-6 کەس
لە برادەرەکانی خۆم کە نووسەر و وەرجێڕن بیخوێنەوە بۆ بەر لەوەی بیدەمە ناو بازارەوە بیدەمە خوێنەرەکە چکە لەوانەیە من لە دێڕی لە دەڕەکانە بە هەڵە بۆی چوبم لەوانەیە داڕشتنێکی تێدا بێ ئەو داڕشتنە بە شێوازێکی جوانتر بکرێت داڕژێ ئەمە خەوشی نییە خەوشی ئەوەیە من بە غەڵت بیخەمە ناو خەڵکەوە خەوشی ئەوە نییە من سوود لە تۆ لە کەسێکی تر وەربگرم بۆیە یەکێ لە گرفتەکان کە تاموچێژی خوێندنەوە نەماوە ئەو خوێندنەوەی ئیمڕۆ زمانێکی کوردی پاراو نیە بەشێکی زۆری و دوو زمانێک نییە کە سەرنجە ڕابکێشێ ینی لە ڕووی ئەدەبیاتەوە ینی ئەوە نیە خاڵبەندی و داڕشتنی جوانکاریەوە و خاڵی سێ گومانت بەرامبەر بەو کەسە هەیە کە وەرجێڕانەکەی باش کردبێ اینجا ئەوەی کە نەوەی گەنجە لە وڵاتەیە بە حکمیەوەی لە کوردی زیاتر تازە خەریکە فێری ئینگلیزیش دەبن لە هەندێک لە ئاستەکانە ئەچن خەڵک خۆی ماندوو دەکا و ئینگلیزیە خوێنێتەوە لەبەرەوە زمانی تر نازانێ ئەم کتێبە بە هەڵە تەرجەمە کراوە تەسەور دەکەم 10 ساڵی کە نەوەیەکی وەکو ئێوە تۆزێک گەورە بێ کتێبەکانمان بخوێنێتەوە بکەوێتە بەراوردکردن ئەو کاتە نییە لەوانەیە ڕەخنەیەکی نەکرد زۆرمان لێ بکەن لەوانەیە پێویست بەوە بکات دادگایەکی معرفیمان بکەن کەوا ئێمە زۆر بە هەڵە ئەو شتانەمان گەیانۆتە کۆمەڵگەکەمان ڕاستە مامۆساگیان لە ئێستاشە پێدراوە دەستەرجەمەیەکانی ئێمە ئەوانی ژەر دەردەدارن بۆ نمونە ڕەنگە مبالەغە نەبێ ئەگە بڵێن زۆرینەی سیاسی و ئەوانەی دەیانەوێت کاریگەر بن خوێنەری باش نین ڕاستە کتێبخان لە ماڵیاندا هەیە بەڵام هەز ناکەی خوێندنەوەیان خوێندنەوە بیان هەژێنێ هۆکاری ئەمە چییە؟ لە لای ئێمە شتێک هەیە کە مرۆڤ پێی دەگا ئەڵێ پێی گەیشتم و تەواو بوو ئەگەر تەشبیهێ بکەم بە بواری هاوسەرگیری کە بوارێکی باوە لە ناو هەمومانە کاتێ یەکێک هاوسەرگیری دەکا ئەڵێ کاری خۆم تەواو کرد بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو ئەڵێ کاری من دەستی پێ کرد بۆ چکە ژیانی هاوبەش بە پێویستی بە کاری تازە هەیە لە لای ئێمە بەداخەوە بەشێکی زۆر لە سیاسەتمەدارانمان کە گەیشتونەتە ئەو پلانی پێگەیشتون وا دەزانن گەیشتون بە حەقیقەتی مطلق لە بوارەکەی خۆیاندا یعنی وا دەزانن ئەوان زۆر شارەزان و پێویستیان بە خوێندنەوە نییە پێویستیان بە گوێگرتن لە کادرەکانی خوار خۆشیان نییە لەبەرەوەی ئەوان هەمویان تەواو کردووە ئەوە نییە لە کاتێکدا لە وڵاتانی پێشکەوتوو هەموو سیاسەتمەدارێ من لە بەرنامەیەکی ترە لە KNN بۆ ئەم ڕەخنەیەم گرت سیاسەتمەدار ئەگەر ماوەشی نییە بخوێنێتەوە پێویستە ڕاوێژکاری هەبێ کەشتی پێشکەشکەن بە خوێندنەوە یعنی سیاسەتمەدار ئەگەر ماوەی نییە لەسەر بوارێکی دیاریکراوە بخوێنێتەوە ئەبێ چەندین ڕاوێژکاری هەبێ کە لە بواری جۆر بە جۆرە خوێنەر بن وە کورتەی ئەو بابەتە گرنگانەی بدەنێ کە کتێبێکە بە 400 لاپەڕە لەوانەیە بە 10 لاپەڕە بتوان پوختەی ئەو کتێبەی بدەنێ بۆی ئاگاداری ژیان بێ کارەساری کۆمەڵگەی ئێمەش ئەوەیە لەبەرەوەی ئاستی بیرکردنەوەی سیاسەتمەدارانمان لە ئاستێکا وەستاوە دیدگای فراوانتری تازە نابینن تۆ ئەگەر دیقەت بدەی ئەم قەیرانی کوردستان بۆ چارەسەر نابێت لەبەرەوەی سیاسەتمەداران بە هەموو حیزبەکانەوە بەتر بە چەپ و ڕاستیانەوە بە ئەلمانی و ئیسلامیشیانەوە لە ئاسێکا وەستاوە ئەم سەرکردانە خۆیان بەوە دەزانن گەیشتون بە حەقیقەت پێویستیان بە خوێندنەوە نییە هەموو وەڵامەکان لای خۆیانە بەڵام لەبەر ئەوەی لە یەک ئاساگیریان خواردووە پێویستیان بە دیدگایەک پەنجەرەیەکی تازە هەیە بۆ بینینێکی تازەی چارەسەرکردنی کێشە سیاسیەکان تەماشا دەکەین گیریان خواردووە بۆیە چارەسەرکردنی ئەم وەزعی کوردستان پێویستی بەوە هەیە سیاسەتمەدارەکانمان بەر لە ئەوانی خوارخۆیان و خەڵکانی تاکی ئێمە لەم قفڵە داخراوە دەرچن و دیدگای تازە وەرگرن بۆ لەبەر ئەوەی حەقیقەت بە یەک دیو ناخوێندێتەوە حقیقت ئێستا ئەم پەرداخە تۆ دەتوانی نیوە پڕەکەی ببینی من نیوە بەتاڵەکەی ببینم چارەسەرکردنی ئەم کێشانی کوردستان بە ئامرازە کۆنەکان ناکرێ سەردەمێک هاتووە ئێستا ئەبێ بە سیاسەتی نوێ بە سیاسەتی تازە بە سیاسەتێک کە هاوڵاتی بەرپرسیار بکا و بە گەمژەی تێنەگا بە سیاسەتێک کە خۆی بە کەسێ بزانێ بە حقیقەتی مطلق نەگەیشتووە و پێویستی بە زانیاری و معریفەی زیاتر هەیە بەڵێ مامۆستایان هەر لە باسی کتێبخانەمان کرد بە تایبەت لە بوونی ماڵە سیاسەتمەدارەکانە باکۆن دەڵێ کتێبخانە باشترین نەخۆشخانەیە بۆ عەقڵ لە وڵاتی ئێمەیە بۆ نمونە ئێمە زۆر گرنگی بە جوانکاریە دەین زۆر گرنگی بە ناوماڵە دەین زۆر گرنگی بە تەکنەلۆژیا و شتی پێشکەوت و گرانبەها دەدەین بەڵام کەم ماڵ ئەبینی بەدەر لە خوێنەر و نووسەران بەڵام تۆ سەیرکە کە خانوەکە دەکەیتەوە یان ژووری میوان دەڕازێنیتەوە وەکوڵێ بۆ میوانی دەڕازێنیتەوە بەڵام کەم ئایلەی کوردەبینی یان ماڵێکە زۆر خۆیان خوێنەر نین کەمتر کتێبخانەی تیا ئەبینی ئێمە چۆن بتوانین گرنگی بە کتێبخانە بدەین و کتێبخانە لە ماڵەکانمان حەزوریە بێ بۆ ئەوەی مناڵ و میوان و ئەمانە ئیستفادەی لێ بکەن و لەگەڵ کتێبە ئاش ببنەوە
ئەگەر ئێمە کولتوری خوێندنەوەمان توانی دروست بکەین و کولتوری خوێندنەوە شتێکی زۆر سادە ماسا چۆن دروستەکەی کولتوری خوێندنەوە چۆن دروستەکەی لە وڵاتانی پێشکەوتوو زمانی دایک مەسەن لە وڵاتی ئێمە کوردیە لە دەرسی زمانی دایکە منداڵەکان لە باخچەی ساوایانەوە دەبەن کتێبخانە هەیە لە هەموو قوتابخانەیەەکە لە هەموو قوتابخانێکە جگە لەوەی لە هەموو گەڕێکێکیشە نەک لە شارێکە لە هەموو گەڕێکێکە کتێبخانە هەیە ئەو کاتە منداڵ کە فێر ئەکرێت لە قوتابخانە بۆ نمونە منداڵەکانم کە لە دەرەوەی وڵات بووم ئەو کاتە لە قوتابخانە هەموو مانگێک ئەبوایە کتێبێ لە کتێبخانەی قوتابخانەکەی هەڵبژێرێ هەموو تەلەبەکانی ژوا بوون ئەبوایە بیخوێنێتەوە بۆی دانرا لە مانگەکەیە لە جەدوەلی لە ڕۆژێکی دیاریکرا و لە دەرسی زمانی دایکە ئەبوایە بەهاتە ئەو کتێبە بۆ هاوڕێکانی خۆی باسکە واتە هەم فێری خوێندنەوە دەکرێت هەم فێری باسکردن دەکرێت لە لای ئێمە پێویستە لە دەرسی زمانی کوردی پرۆژەیە کرا لە کۆیە ساڵی پار بە ناوی من کتێبم خۆش دەوێت ئەم پرۆژەیە با بڵێن پرۆژەیەکە بایەخ بە هینی حکوومەتە هەر ینی پرۆژەیەکی حکوومەتە بایەخ هینی با بڵێن بەشی گەنجانی جێگری سەرۆکی حکوومەتە لە کۆیە کرا دوای لە سلێمانی کرا ئێساوا لە سۆران و ئەو ناوچانش دەکرێت پێشبڕکێ دروست کرێ لە نێوان خوێنکارەکانە بۆ ئەوەی فێری خوێندنەوە بن ئەوە شتێکی گشتیە ینی ئەوەی کە من مەبەستمە سەرکەوتووە بێ لە قوتابخانەکانەوە ئەبێ دەست پێ بکە و ئەبێ زەمینەی خوێندنەوە ئاسان بکرێت لە کۆمەڵگەی ئێمە جگە لە قوتابخانە ئەبێ کتێبخانە هەبێ ئەبێ لە ناو گەڕەکەکانیشا هەبێ خاڵی دووهەم دیاردەیەکەی لە کوردستان جەناب نازام سەرنج بۆ داوایانە بەشێکی زۆری هەموو سەرکردە سیاسیەکانی ئێمە وە پارەدارەکانی ئێمە بڕۆ ماڵەکەیان پڕێتی لە کتێبی نایاب ڕاستە مجلت ها ساڵانە ژەر لە پێشانگا و شوێنە لە پێشنگاشە بە عەرەبانە دەیکڕن باشە بەڵام من تەحەدایان دەکەم ئەگەر لە ساڵێکا دە کتێب بخوێنەوە باش نییە لەوانەیە تیانە هەبێت تاکەواتە لێرەیە من ئەمێ ینی وەڵامێ بۆ قسەکەی جەنابە من نامەوێت لە هەموو ماڵێکا کتێبخانە هەبێ من دەمەوێت لە هەموو ماڵێکا 5-6 کتێب هەبێ بەڵام خوێنەر هەبێ ئەگینا تۆ دەکرێت لە هەموو ماڵێکا بەشێ لە معرەزەکەت بکەی بە دیکۆری کتێب بەڵام ئەو کتێبانە تۆزیان لێ بنیشێ بەردەوامیش لەگە پاکردنەوەی ماڵە پا بکرێتەوە بەڵام کە تۆ بچی سەیری بکەی بەچی ئازانی خوێنەر نییە من کاچم بۆ ماڵی هەندێک لە برادەرەکانم هەر بە مەبەست کتێبەکە دەرێنم کتێبی خوێنراوە دیارە دەقی شکاوە ئەوە نیە بەرگەکەی هین کراوە هەستەکەم ئەو کتێبانە نەکراونەوە شتێکی لێ دیاری کردووە شتێکی لێ دیاری کردووە لەبەرەوە من ئەڵێم جگە لە کولتوری خوێندنەوە پێویستیمان بەوە هەیە هەموو دایک و باوکەکان بایەق بەوە بدەن منداڵەکانیان دەرفەتی خوێندنەوەیان بدەنێ کتێبیان بۆ بکڕن توانای نییە بیکڕێ لە کتێبخانە بۆی بێنێ لە خەڵک وەربگرێ لە برادەرەکانی خۆی و سیاسەتمەدارانیش تکای ئەویان لێ دەکەم ئەو کتێبانی کڕیویانە هەوڵ بدەن مانگی کتێبێکی بخوێنەوە زۆر نە مانگی کتێبێکی لە ساڵێکا 12 کتێبەکە وایان لێ دەکا ئاسۆی بیرکردنەوەیان فراوانتر دەبێ ئەوە یارمەتی ئێمەمانانیش دەدا لە کۆمەلگا کە قەیرانەکانمان ئاسانتر بۆ چارەسەرکەن پێویستی بە کۆبوونەوەی 50 جەلسەیی و 100 جەلسەیی نەبێ بۆ ئەوەی یەک کێشە چارەسەرکەن ڕاستەماوە سەیان وەڵای من کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوونەچێ ینی زۆر پرسیاری زۆریش ماوە حەزمە کرد بەس ئەوەندەی کە کاتما بێ ماوەسا پرسیارێک یان بۆ منە بمنەوەی ئێستا دەگوترێت دژە کتێب ئەمە تا چەند ڕاستە ئەم قسە ڕاستە یانە تۆ لە کاتێکا ئەتوانی بەمنەوەیە بڵێ دژە کە کەرەسەکانت بۆ دەرفەت بۆ ڕەخسان دەبێ فێری کولتوری خوێندنەوەت کردبێ کتێبە لە قوتابخانەکانە بۆ دەستەبەر کردبێ ئەو کاتە ئەم خۆی لێ یاخی بوو بێ ئەو کاتە تۆی پێی دەڵێ دژە کتێب گرفتەکە لە لای ئێمە ئەو گەنجە کە ئەمڕۆ گەنجێکە لە تەمەنی تۆ و لە تۆ منداڵتر و دەرفەتی خوێندنەوەی بۆ نەکراوە بە کولتوری خوێندنەوەیە تێنەپەڕیوە دایکی یا باوکی ڕۆژێ لە ڕۆژان زۆربەی پێیان نەوتۆ بۆ ئەم کتێبە ناخوێنیتەوە لە قوتابخانە لە زمانی دایکە کتێبی بۆ دەرفەت دەستەبەر نەکراوە بۆی بخوێنێتەوە هاوڕێکانی لەوانێت تاکە هەڵکەوت بێ ینی دەرفەتی خوێندنەوەیان بۆ هەڵکەوت بێ بۆیە من دەڵێم ئەمانە هێشتا ئاشنا نەبوون بە خوێندنەوە لەبەرەوە ئێمە دوو توێژمان هەیە لە کۆمەلگا توێژێکمان هەیە عاجز بۆ لە خوێندنەوە ئەمە ئەو توێژەیە ئەشێ لە تەمەنی سەروسی ساڵەوە بێ ئێتر بێ هیوا بووە لە ئەنجامی قەیرانەکان و ناخۆشیەکان و هەموو ئەمانە ئەڵێ کتێب چ بایەخێکیە لەوانەیە من بۆ خۆم لە ساتێ لە ساتەکانە بڵێم باشە من ئەم کتێبانی وەری ئەیجێڕم و ئەینووسم و لەناو ئەم واقعی ئێرە چ سوودێکی هەیە یعنی ئەو کوایە سەری خۆ بکێشی بەبەردا باش نییە ئایا چەند ئەم گەێنێتە ئاستی بێهیوای زۆر بەمان واین توێژێکمان هەیە بێهیوا بۆ لە گۆڕانکاریەکان لەبەرەوە بێهیواش بۆ لە خوێندنەوە
بەڵام توێژی هەرە زۆرینەکە کە ئەبێ ئیشی لەسەرکەین ئەو توێژەیە کە ئاشنا نەکراوە بە کتێب نەکراوەتە هاوڕێی کتێب چۆن ئیش لەسەر ئەوە بکەین بە نەخشەیەکی حکوومەت بە نەخشەی کۆمەلگەی مەدەنی ڕاگەیاندنەکان پیاوانی ئاینی هەموو ئەمانە هانی خەڵک بدەن بخوێنێتەوە هانی خەڵک بدەن کە بڵێن خوێندنەوە باشترین سەرچاوەیە بۆ خۆناسین و ئەویترناسین و فراوانکردنی دیدگای بیرکردنەوەمان. مامۆستاگیان من زۆر سپاسی بەڕێز دەکەم بەڵام وەکۆڵێ کۆتا قسەی جەنابێت شتێک من تەبان شتی زۆر ماوە بیپرسم لەسەر گرنگی کتێب لەسەر ڕۆژی جیهانی کتێب لەسەر وەرگێڕان لەسەر ئەهمیەت و گرنگی کتێب بۆ مرۆڤ جەنابێت ئەگە من بمێ بە کورتی وەکو فلاشە دێر هەندێشت بڵێم یەکەم پێویستە ئێمە ئەم ڕۆژە کە پێی دەوتێت ڕۆژی جیهانی کتێب بیکەین بە ساڵی جیهانی کتێب ینی واتە ئەم ڕۆژە ڕۆژێکی سمبولیە وا بکەین حکوومەت وە خێزانەکانمان وە کۆمەڵگەی مەدەنی بیر لەوە بکەنەوە کە خوێندنەوە بکەنە باشترین کەرەسە بۆ فوریاکردنەوەی کۆمەڵگەکەمان. خاڵی دووهەم ئەوەیە کەوا دەستگاکانی ڕاگەیە بڵێن چاپ و بڵاوکردنەوە بایەق بە کواڵەتی بدەن ناوەڕۆکی کتێبەکان زمانی کتێبەکان نەک بە تاقی تەنیا لایەنە بازرگانیەکەی بە ئەوان قازانجی خۆشیان بکەن بەڵام بەقەدەر ئەو قازانجی کە دەیکەن کاڵایەکی ڕاستەقینەمان بدەنێ شتێکی بریقەدارمان نەێنێن لە فەرەنگی میلەتەکەمان بگونجێنە شتێکمان نەدەنێ بریقەدار بێ بە ناوی ئاڵتونەوە لە کاتێکا بریتە لە تەنەکەیەکی بۆیاغکرا. ڕاست مامۆستاگیان زۆر سپاس دەکەم. سپاس بۆ جوانەکانیشت چاوەکەم. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.